بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانمان دووبارە جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان هەر لە جەژن و خۆشی و شادی بێت ئینشاءالله خۆشەویستانمان لە ڕۆژانی جەژنداین لەم ڕۆژانەدا مسلمانانێکی زۆر قوربانی دەکەن لەبەرەوە کە بەشێکی زۆر ئینشاءالله ماڵەکان گۆشتی تێدا دەبێت ئێمە لەم تەورە تایبەتەماندا لەم بەرنامە تایبەتەماندا باز لە سوودەکانی گۆشت دەکەین باز لە کوالەتی گۆشت دەکەین و لەگەڵیشیدا بزانین کێن ئەو کەسانی کە پێویستە گۆشت بۆن و لەگەڵیشیدا لەوانەیە هەندێک کەس دەبن کە یاخود کەم گۆشت بۆن یاخود نابێت هیچ کاتێک گۆشت بۆن و لەگەڵیشیدا باز لە بابەتی دووب و چەوری و کۆمەڵێ قسەباسی دیکە دەکەین لەبارەی گۆشتەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد جەباری پسپۆری کلینیکی خۆراکی کاک دکتۆر گیان سڵای خوا لەبێ خی گەورە پیرۆز بێ جژنی خۆشتان پیرۆز بێ خی گەورە قبوڵی سەلامەت بێ ئینشاءالله. کاک دکتۆر لەوە دەست پێ بکەم یعنی ئەمە حکمتێکی تێدایە کە خوای باڵادەست گۆشتی داناوە بۆ خێر نەیوتۆ پارەیەک نەیوتوە شتێکی دیکە گۆشت دیاری کراوە کە بکرێت بە قوربانی و بکرێت بە خێر دابش بکرێت بەسەر ماڵی هەژار و دەوڵەمەند و فەقیر و ینی بێ جیاوازی. بەڵێ طبعا بناي خوي جورو مهربان هاتشان دايما قاعدتي وصولي من هي أفرمي الأصل في العبادات الوقف دون الالتفات إلى المعاني والمقاصد، يعني أصل لبنا مكاني يندي ابن مكاني وفرماكاني خوي جورو ويا كتو بدواي حكمتك مروح بدواي حكمتك يعني الرات شنك بدواي هو كاركان يعني الرات چونکە حکمتەکە ئەسڵی عیبادەتەکان حکمتەکەی لە لای خوای گەورەیە بەڵام ئەتوانین بڵین ئەتوانین یەکێک لە حکمتەکان بڵین لەبەرەوەی گۆشت گەنجینەیەکی گەورەیە لە سوود یعنی سوودێکی یەکجار زۆری تایە لە خودی گۆشتایە و لەو پێکهاتانەی کە لە گۆشتە هەیە بەڕاستی خودی خۆی گۆشت پۆلێنەکرێ لە ئێمە گەرباسی با بڵین خۆراک بکەین مەجموعەیەکی خۆراکیمان هەیە پێوترێ گۆشتەمەنیەکان سەرچاوەیەکی گرنگە بۆ پرۆتینات واتە ئەگەر ئێمە خۆراک ئێمە دایمەن بەردەوام باسی خۆراکمان کرد و وتمانە شەکرمان هەیە چەوریمان هەیە لەگەڵ پرۆتینایە باشە و لەگەڵ کانزا و ڤیتامینەکانە گۆشت سەرچاوەیەکی گەورە باشترین سەرچاوەیە بۆ باشترین کوالەتی پرۆتینە گۆشت سەرچاوەیەکی گرنگە بۆ پرۆتینانە گۆشت یعنی وزە گۆشت یعنی تااقەت گۆشت یعنی ماسولکە گۆشت یعنی ژیان گۆشت چونکە پێکهاتی کانزای تایە گۆشت ئاسنی تایە گۆشت زنکی تایە گۆشت ئەو ڤیتامینە بی ڤیتامینانەی تایە کە پڕە لە خودی گۆشتی بە تایبەت لە گۆشتی سوورایە گۆشت ئاسنی تایە هێرسە داتێ و تااقەتت دەداتێ بەڕاستی و ئەو بی ڤیتامینانە ڕۆڵێکی گرنگیان هەیە ئەو کردارە لە شانەی ئێمە کە با بڵین کردداری هەرسا لە قۆناغێک لە قۆناغەکانە پێویستیان بەو بی ڤیتامینانەیە تر هەموو ڤیتامینەکانی تایە بە تایبەت بی ڤیتامین B12 فۆلیک ئەسیدە هەموو ڤیتامینەکان وەکووتمان سلینێمی تایە زنکی تایە ئاسنی تایە ئەمانە هەر هەمووی یەکێک لەوانەیە کە لە سوودەکان و گەنجینەکانی سوودی با بڵین گۆشتە زۆر باشە کاک دکتۆر بڕی خواردنی گۆشت ئەبێت چۆن چۆنی بێت بە گوێرەی تەمەنە گۆڕێ بە گوێرەی نەخۆشە گۆڕێ وردە دێنە سەر بەسەکانی وانی کە نەخۆش پێویستە مەسەلەن ڕۆژانە یاخود هەفتانە چەند بڕە گۆشت بخورێت ئەوە پرسیارێکی گرنگە تۆ بۆ ئەوەی ئەم دەستکەوت ئەو نیعمەتە گەورەی خوایی دەستکەوێ ئەو سوودە گرنگە و دەستکەوێ بە تایبەت ئێمە باسی کەسێکی تەندروست دەکەین ماوەسا بۆ ئەوەی ئەوە دەستکەوێت نابێت زیادە ڕەویتە بۆ ئەوەی ئەم هەموو سوودە و دەستکەوێت نابێت زیادە ڕەویتی بکەی بەڕاستی لە گۆشت خواردنە بە حکمەوەی ئیسە دوایی باسیەکەین ئینشاءالله بۆچی نابێت زیادە ڕەوی لە گۆشت لە زیاتر یعنی لە گۆشت خواردنا بکرێت چەندێک بخورێت بە پێی دەستگا جیهانیەکان بۆ نمونە ئێمە سندیکایەکی پزیشکانی ئەمریکامان هەیە بۆ نمونە وەزارەتی تەندروستی مەسەلەن بۆ نمونە بەریتانیا هەموو دەستگاکانی تەندروستی بەو شێوازەیە ئەڵێن لە هەفتەیەکە تقریبا وا لە ڕۆژێکا ژەمێک ئەم ژەمە با بڵین تقریبا بە مقدارێک دایانناوە بە 85 غرام لە 85 غرام دایان لە ڕۆژێکە یعنی تقریبا لە هەفتەیەکە با بڵین 400 غرام بۆ 500 غرام گۆشتەکە بۆ یەکێکی تەندروست با بڵین کە مەسەلەن بۆ نمونە
کێشێکی تەندروستی نەبێت و لەشی مەسەلەن 70 کیلۆ بێت. بەڵام ئەمە لەوەیە نەفەری هەبێ بڵێ من زیاترە خۆم زیاتری پێویستە لەبەرەوەی وەرزشەکە جوڵەی زۆرە وەرزشەکە یاریەوە یعنی وا یاری ئاسنەکەن زیاتریان پێویستە کۆمەڵێ گروپی تر هەیە مەسەلەن بۆ نمونە وەرزشوانەکان ئیتر هەموو وەرزشوانەکان زیاترە هەیە کێشی لەشی زیاترە باشە باڵای بەرزترە ئەمانە زیاتریان پێویستە بەڕاستی بە گۆشت. کاکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت کە لە تەمەنی گەنجێتیدا تاوەکوی کە نەخۆش نین وا باشترە گۆشت کەم بخۆین بۆی کە گەشتێت تەمەنێکی زۆر بتوانێت لەو تەمەنە زۆرەشا بیخۆین. واتە باز لەوە کرێگە لەم تەمەنەی گەنجێتی و ینی سەرەتای تەمەنەدا گۆشتێکی زۆر بخورێت دوات لێ دێت کە پێویستە لە ئاخری تەمەنتا لێت قەدەغەیەکە بزەڵ ئێمە شوامانەڵێنەڵین ئەمەە گۆشت نەخۆی یعنی بابین لەو میقدار هەرچەندە یعنی وەکوتم ئێستا بە پێی توێژینەوە زانستیەکان ئێستا من باسی ئەوروپا ئەەکەم باشە بە پێی ئەو توێژینەوە دەرەنجامە توێژینەوەی زانستیانەی کە بەدەستی ئێمە گەیشتەوە ئێمەی خوێنینەوە باشە ڕێژەی خواردنی گۆشت مەسەلەن بۆ نمونە لە ئەوروپایە لە ڕۆژێکایە ئێمە وتمان 85 غرام لە ڕۆژێکا تقریبان بە حدودی 144 غرامە بەڕاستی ئەوەی تۆ باسیەکەی موضوعی فعلەن ئێمە ئەڵێن چیڵین مامناوەند بە لە خواردنی گۆشتا بۆ هۆی لە دواییە لە مستەقبەلا لێت مەنع نەکرێت مۆزوعەکە ئەوەیە بۆ ئەوی تو هەموو ئەو سوودانەی لێ دەستکەوێ بە تەواوەتی بۆ ئەوی لە مستەقبەلایە کە گەیشتی تەمەنێکی ئاوا لێت قەدەغە نەکرێت باشە بابەتەکە ئەوەیە تۆ لە ئێستاوە دەستکەی بە ینی زیادە ڕەوی لە خواردنەکەیان نەکەی بۆ ئەوەی هەر بەو شێوازە بمێنیتەوە و تەندروست و سوودمەمە خاڵێکی تر ئەوەی توێژینەوەکان لەسەری کە لەسەر زەرری گۆشتەمەنیەکانە بە تایبەت گۆشتی پرۆسەکراوەکانە گۆشتی پرۆسەکراوەکان زیاتر زەرریان ینی بۆ نمونە هەندێک توێژینەوە باسی ئەوەکەن ئەگەر تۆ بێت و ینی لەسەر ئەو گۆشتە پرۆسسکراوانەی کە زیاد بیخۆی بە حدودی لە 120 هەندێک توێژینەوە لە 140 نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی خوێن و نەخۆشیەکانی تری با بڵین کە ئەگەری هەیە کە ئینسان مرۆڤ تووشت بێ ئەوەی باس کراوە ئێمە ئەوەی گرنگە خەڵک لێرەیە با بڵین هاوڵاتی خۆمان کە بیزانێ یەکەم گۆشت نیعمەتێکی گەورەیە پڕی سوود و ئیسفادەیە بەڵام مامناوەند لە خواردنی گۆشتایە کە وتمان لە ڕۆژێکا ژەمێک باشە و ئەو ژەمەیەتە بە حدودی بە 85 غرام لە ڕۆژێکا بێ ئەمە بۆ لەبەرەوەی وتمان ئەم سوودە زۆرانی تێبێ لە بیرمان نەچێت گۆشت سەرچاوەیەکی باشیشە بۆ چەوری چکە خودی خۆی گۆشت هەر پرۆتینی تیانە وەکوتمان ئەو پرۆتینەی لە گۆشتەکە هەیە کوالەتیەکەی بەرزە کە کوالەتەکەی برز بوو هەزمکردنی زۆر باشە بۆیە گرنگە ئێستا لە گۆشتایە هەر کەسێک پێویستی هەر کەسێک وەرزش ئەکاسیرەکەی لە دوای وەرزشەکە پێویستی بە پرۆتینە و ئەم پرۆتینە باشتر وایە لە گۆشتەوە بێ هەر کەسێک عملیاتێک ئەکرێ هەر کەسێک تووشی مەسەلەن بۆ نمونە کێشەیەکی تەندروستیە بە لە دواییە پێویستی بە پرۆتینە و ئەم پرۆتینە سەرچاوەکەی لە گۆشتەوە بێ ئەمە یەک دوو خاڵێکی تر ئەوەیە کە ئەو ڤیتامینە گرنگانەی وەکوتم بی ڤیتامینەکان و ڤیتامین ئەوانەی کە لە چەوریە هەیە بۆ نمونە ڤیتامین دیە ڤیتامین ئەیە ڤیتامین کەی کە بە هەموو جۆرەکانەوەتە کەی دویشی تایە باشە کەی یەکە کەی دووە ئەمانەی هەمووی تایە ئەمانە ڕۆڵیان هەیە بەڕاستی بۆچی بۆ پتەوکردنی ئێسک بۆ پتەوکردنی لاشە بۆ پتەوکردنی بۆ ئیشی ئینزیمەکان بۆ ئیشی ئەمانەی کە لە شایە بەڕاستی بەڵام مامناوەند بی لە خواردنی گۆشت کاک دکتۆر کاتی خواردنی چۆنی بێت کاتێکی دیاریکراوەیە کە باشتر بێ ئەم کاتە بێ ئەم باشترە ینی یان خراپترە ئەم کاتە بێت خودی خۆی لەگەڵ ژەمەکانە بخۆرێ مشکیاتە هەموو ژەمێک ئەگەر خوای گەورە یای لە هەموو ژەمێکە گۆشت با بڵێن گۆشت هەبێ با بڵێن سەرچاوەیەکی پرۆتین هەبێ ئەم سەرچاو پرۆتینەوە کە وتمانی ترچا ئەگەر گۆشتی سوور بێ یانەوە تا گۆشتی سپیەکانیش بێ بەڕاستی گۆشتە سپیەکانیش کە گۆشتی مریشک و پەلەوەروەوانش ئەگرێتەوە
هەندێک سەرچاوە ئەڵێن باشتر وایە یعنی لە ڕۆژێکە مەسەن تۆ لە هەفتەیەکە بۆ ئەوەی چکە ئێمە کە گۆشت دەخۆین خۆ تەزانی ماوەسانی کە گۆشت دەخۆین بە غراموانە حسابی بۆ ناکەن یعنی ئەوەی کە باسەکرێ مەسەلەن بۆ نمونە تۆ لە هەفتەیەکە بەقەدەر ناو لەب دەستی خۆتە باشە ئێمە کە دانشینە سەر سفرەیەەکە مەسەڵەن نەفەری وایە 250 ڕبع کیلۆیە گۆشت دەخوات نەفەری وایە گۆشت زۆرە خۆفە بۆ ئەوەی تۆ لەو لمتەیە با بڵێن لەو مقینەی بڕێابی کە زەرە پێنەگەێنێ باش وانە هەموو ڕۆژە گۆشتی سوور خۆی چونکە تو هەموو ڕۆژە گۆشتی سوور خۆی ئەگەر خی گەورەیایی من نەزانم زیادە ڕەویتی ئەکرێ چونکە وەک وتمان ینی خواردنی گۆشت لەسەر سفرە دابنرێ ینی زیادە ڕەویتی ئاکرێ ڕاستە بۆیە هەموو ڕۆژێ ئەو گۆشتە نەبێ ڕۆژێ گۆشتی ئەگەر تۆ سەیتەرە و با بڵێن توانی و خۆت کۆنتترۆل بکەیت بەقەدەر ناو لەب دەستی خۆت گۆشتە خوات ئەتۆ موشیلەنی هەموو ڕۆژێ گۆشتی سوور خۆی بەڵام من دڵنیام کەس ناتوانێت ئەو کۆنتترۆڵە بکات بەڕاستی هەرچەندە ئیستا سەقافەتێک با لەخوا بە زیاد بێ بڵاو بۆتەوە ینی خەڵک تۆزێک ئاگای لە مۆزوع هەیە ئەزانێت گۆشتە ئەم گۆشتە خودی خۆی گۆشتشی تایە و چەوریشی تایە و ئەو چەوریش کە لە نایە چەوری با بڵێن تێرە و ناتێریشی تایە بەڵام وەکووتمان یعنی کە دانشینە سەر گۆشتەکە خواردنی گۆشت تازێکی تیان هەکتۆر لە ڕۆژانی جەژنداین الحەمدا مسلمانێکی زۆر گۆشتێکی زۆری کردو بە قوربانی یانێ زۆرێک ماڵ هەبێ گۆشتێکی زۆری هەبێت و هەڵی بگرێت تاوێت و کۆڵانانەیە زۆر کۆمەڵایەتین گۆشتی زۆریان بۆ دێت هەڵگرتنی گۆشت دەبێت چۆن چۆنی بێت چەند لە مجەمیدە و لە ساکەرەوەکانە بمێنێتەوە هەیە دوای ساڵێک جاری وا هەیە ئەم گۆشتە هەر بەکارێنێتەوە ئەو سوودەی ئەمێنێت هەرچەندە ئەو پسپۆری من نییە ڕاستی زۆر پسپۆری بوونەوەی ئەوەی خوێن هاتۆتە بەرچاوم یعنی ئەوەیە کە گۆشت کە ئەخرێتە مجەمیدەوە با بڵین کە ئەمێنێتەوە لە مجەمیدە و لەو شوێنانەی کە بەفرگرەوەوانەیە دوای ئەوە هەندێ ڤیتامینات بە تایبەت بی ڤیتامینە چونکە ئەم بی ڤیتامینانە ڤیتامینێکن لە ئاوە ئەتوێنەوە وەختێک کە ئەخرێنە ناو ئەم بەفرگرانەوە دوای کە دەری ئێهێنێتەوە کاریگەری ئەم ڤیتامینانە لەسەر خودی ڤیتامینەکان ئەبێ یعنی بی ڤیتامینەکان احتیمالە کەمی با بڵین تۆزێک کەم بێتەوە بەڵام خودی خۆی باشە جگە لە ڤیتامینەکان ئایا هیچی تر کەمە بێتەوە ئایا کوالیتی پرۆتینەکەمە پسپۆڕێکی بواری لەوەیە ئەو بوارەیە زۆر زیاتر قسەی تیا بکەن کەنگ تۆ سەبارەت بە لێنان و دروستکردنی گۆشتەکە بە کەبابەمانە بە هەمانە مەسەلەن بە قۆزی هەمانە باشترینیان کامەیە کە گرنگی پێ بدەین ئەمەی گرنگە ئەو پرسیارێکی زۆر گرنگ بوو ئەوەی گرنگە لە مۆزوعی گۆشتایە ئەوەی کە باس کراوە ئاگرێکی زۆری بەرنەکەوێت واتە گەرمیەکی زۆری بەرنەکەوێت و فترەی گەرمیەکە زۆر دوور نەبێ واتە سوورکردنەوەیەکی زۆر باشە یان تۆ ئەی برژێنی بە مباشر ئاگرەکەی بەرنەکەوێت کاک تۆ زین ئەسەرنجیابێ ئەو وڵاتە ئەوروپیانی گۆشتە خۆن سوورە هاتۆزە خوێنیشی پێوێت بەزەبەت ئەوە بابەتەکە ئەگەر ئەوە گەر با بڵین لە مۆزوعی تەن خودی پاچی گۆشتەکە دڵنیا بی سوودەکەی لەوەیە زیاتر بەڕاستی فعلەن وایە خۆی چەندێک گەرمی کەمتر بەرکەوێت چەندێک گەرمی چەندێ ئاگری کەمتر بەرکەوێت چەندێ با بڵین سووربوونەوەی نەبێت وەکووتمان ئێمە مەترسیەکان لە پرۆسێسە گۆشتە پرۆسس کراوەکانە ئیتر گۆشتە پرۆسس کراوەکان بە هەمووی ئەوەی لە قوتونراوە ئەوەی سوێر کراوە ئەوەی مەسەلەن بە شێوازی تر هەیە ئیستا ئەنواع و ئەشکال گۆشت هەیە ئەمانە مشکلەی تایە خودی خۆی ئەمانە مەوادی ئیزافی و مەوادی حافیزە و ئەوانەی تیا ئیزافە ئەکرێ بەڵام ئەگەر گۆشتێک بە کوڵان بێ احتیادی بێ باشە بە برژانێک بێ بەڵام لەسەر خۆی بێ برژێ زۆر مهمە بەڕاستی گرنگێکی بە چونکە هەموو پێکاتەکانی تو هەموو سوودەکە لەو گۆشتە ئەبینی بەڕاستی و هەندێ ئیسە پرۆسینمان هەیە بۆ نمونە بە بخارە مەسەلەن بۆ نمونە یانەوە تا بۆ نمونە کوڵانێکی زۆری بەرناکەوێت گرمیەکی زۆر بەری ناکەوێت ئەوانە بەڕاستی گرنگە ئەوەی کە باس ئەکرێ زەرەرەکانی گۆشت لە دوو شتایە ماوەسا یەکەم زۆر خواردنی گۆشت چکە وەکو وتمان تۆ خودی خۆی کە گۆشتەکە ئەخۆی یەکەم وزەیە زیاتر ئەو کەسەی کە قەڵەوە مەسەلەن بۆ نمونە
تۆ قەڵەوبی یەک دنیاە وزەی تایە گۆشت وزەیەکی باشی تایە چکە چەوری تایە باشە ئەمە مەشاکلی قەڵەوبوونی لەگەڵایە مەشاکلی چی لەگەڵایە چەوریە چەوریەکانیش وەکووتمان دوو بەشە چەورە تێرەکان و ناتێرەکان ئەو هەموو چەورێ لە گۆشتەکەی ئاخۆی ئەگەری نەخۆشیەکانی با بڵین خوێ با بڵین چەورەکانی خوێن زیاتر بەرز بێتەوە ئەوەی با بڵین هەرتۆ باس کرد بەڕاستی ئەو مەترسیانەی کە من باسیەکەم مەترسی شێرپەنجە هەندێک توێژی نەوە باسی شێرپەنجەکە ئەو گۆشتانن دوو جۆرن یەکێکیان پرۆسس کراون دووەمیان وەکووتمان گرمیەکی زۆریان بەرکەوێت واتە ڕژ بۆتەوە ئەو ڕژبوونەوەیە مسەرتنە چونکە کۆمەڵێ مادەی تایە پێویست ناکەم باسی مادەکان بکەم بەڵام ئەم مادانە خودی خۆی مەوادێکی مسەرتنە بەڵام بە ئاسانی تووشی نابێت چکە خی گەورە مرۆڤی پاراستەوە نعمەتێکی گەورەی پاراستووە لەم بابەتێکا زۆر باسی ئەوەمان کرد چۆن خی گەورە ئینسانی مرۆڤی پاراستووە ئەمانە هەمووی دژە دین با بڵێن فری ڕادیکڵە ئەم تەنە ئازادانەیە کە من لە کێشەمان بۆ دروستەکە هەرچەندە خی گەورە مرۆڤی پاراستووە لەوە بەڵام زیاد بەرکەوتنی ئەوە لەگەڵ خود چکە خودی خۆی مۆزوعی گۆش خواردنەکە بەس بە تەنیانە کۆمەڵی فاکتەری تر هەیە لەسەر کاریگەری لەسەر تەندروستیەکە بەڵام تۆ ئەگەر زیادە ڕێوی لە گۆشتەکەی بکە یەکەم وەکووتمان وزە ئەگەری قەڵەوبوونت هەیە ئەگەری نەخۆشیەکانی چیت هەیە ئەگەری نەخۆشیەکانی با بڵین قۆڵۆن و سەرەتانی قۆڵۆن بە تایبەت باسی کراوەکە لە سوورکردنەوەی هینە با بڵین گۆشت لە گۆشتە پرۆسس کراوەکانە لە گەرمکردنەوەیەکی زۆری گۆشتە ئەم نەخۆشیانەی کە من باسم کرد مۆزوعی نەخۆشی شەکریش حتا شەکریش بەڕاستی چونکە ئەوەی باسەکریامانە کاریگەری لەسەر خودی ئەنسۆلینی شەکا و ئەنسۆلین ڕێسیستەنیش دروستەکە بە مودەیەکی زۆر ئەگەر تۆ بەردەوام بی لەسەر ئەم ڕەفتارە بە فترەیەکی زۆر و درێژ مەوەسەنجە لە کۆی ئەوەی کە باست کرد لە خواردنی شێوازی لێنانەکەی ینی بەڕای ئێوە پسپۆڕانی واری خۆراک کامیان ئەو سوودانی ئەو ڤیتامیناتانی کە باس لە کامیانە دەستمانەکەیە بژانەکەی کوڵاندنەکەی زۆر باز لەو ژەکە ئەوما بینەچێت لە زۆر کوڵاندنە ئەڵێن ڤیتامینی لە دەستەیە بەها خۆراکی لە دەستیاشتی و ئەبێت طبعا بەکووتمان ئەگەر زۆر بکوڵێنرێ و گەرمیەکی زۆری بەرەکەی کاتەکانی کەمەکاتەوە و ئەو ئەگەری ئەو دروستبوونی ئەو مەشاکلانەی کە پێبین ئەو پێکاتە مەترسیانەی کە لە نایەتی ئەگەری دروستبوونی ئەوانەی هەیە بەڕاستی بەڵام چەندێک گەرمی کەم بەرکەوێ وەکووتمان برژاندنێکی لەسەر خۆیە طبعا ئەوە نیعمەتەکە زیاترەکە کوڵانێک بە مەسەلەن بۆ نمونە فترەیەکی کەمە ئێستا بخار هەیە مەسەلەن بۆ نمونە فترەیەکی کەمە ڕاستە هینەکەی گەرمیەکەی هەوەیە بەڵام فتری گەرمکردنەکەی کەمترە بۆ نمونە ئەمە سوودی هەیە بەڕاستی ئەوەی کە باسەکرێ بە کووتمان کە گەرمیەکی زۆرە و سوورکردنەوەیکی زۆرە باشە دکتۆر باس لە چەوری کرد دووگمان هەیە کەسانێکم زۆر حەزیان لێە زۆر مشتومڕ هەیە هەندێک دەڵێن زۆر خراپن دەڵێن باشە سوودی هەیە چۆنی ئەمە سوودی هەیە ئایا زیانی هەیە دوو سەرچاوەیەکی گرنگە بۆ چەوریەکان باش هەموو شتێخوای گەورە کە دروستی کردو ئیلا سوودێکی خۆی هەیە بەڕاستی وەکووتمان هەموو ئەمانە نیعمەتن ئەم نیعمەتانە خودی خۆی ئەوەی خوای گەورە دروستی کردو هاتووتە سەر سفرەی ئینسان مرۆڤ ئیلا نیعمەتێکی هەیە و سوودێکی هەیە بەڕاستی بەڵام مەترسیەکە لەکوێیە دوو سەرچاوەیەکی باشە بۆچی سەرچاوەیەکی باشە بۆ چەوریەکان دوو چەوریتیایە با بڵێن دوو جۆر چەوریتیایە این تقریبا بە حدودی ینی هاوتان لەگەڵ یەکتریا یعنی لە 150 بۆ حدود 50 شتێک 50 تۆزێک بەرزتر چەورە تێرەکانی تایە ئەوەکانی تر چەورە ناتێرەکان لە چەورە ناتێرەکان کە زۆر پێوترێ مۆنۆ ئانساتوریتد فاتی ئاسیدی تایەواتە ئەو چەوریانەی کە یەکیە ئەوانەی زۆر تایە لە خودی دووگەکەیە بەس چونکە چەوری تێری زۆرتیایە بۆیە خواردنی ئەبێ دیسانەوە وەکو چی بێت لە ڕێژەی چەوریەکەیە کە تۆ وزە وەرەگری لەو ڕۆژەیە بەڕاستی بەڵام دوو گۆکووتمان سەرچاوی ڤیتامینەکانە چونکە خودی خۆی چەوری ڤیتامین ئەی و ڤیتامین کەی و ڤیتامین ئی و ڤیتامین دی ڤیتامین ئی دژە ئەکسدەی
دژە ئەکسدەیەکی بەهێزە بەڕاستی لەش پێویستی پێێتی و زۆر گرنگە ڤیتامین ئەی خودی خۆی بڵێن دژە ئەکسدەیە ڤیتامین دی کە زۆر گرنگە ئیتر پێویست ناکە ئەمە باسی نیعممەتی ڤیتامینکەی و چی دروستەکە ئەو خانە حتاک و خانە برگریەکانی لەش توانای چالکبوونی ڤیتامین کەیان هەیە لە شایە بۆیە گرنگە بۆ مەناعە و بەرگری لەشی مرۆڤ ئەو ڤیتامین دیە باشە و ئەمانە هەمویان سوودیان هەیە بۆ لەش و لەگەڵی شا ڤیتامین کەی کە کەیدویتیایە لە خودی خۆی لە دووگایە و بەتایبەت لە دووگای و کەیدو ئێستاکە هەندێک توێژینەوە هەیە ئەڵێ لە پتەوکردنی ئێسک ڕۆڵی هەیە بەڵام دیسانەوە گەڕێنەوە سەر ئەو بابەتەی کە زیادە ڕەوی نەکرێ لە خواردنەکەیە زیادە ڕەوی نەکرێت لە خواردنەکەی خاڵی یەکەم خاڵی دووەمیش گەرمکردنی سوود با بڵێن ئاگرێکی زۆری بەرنی نەکەوێت بۆ ئەوەی تۆ سوودی تەواوەتی لەمانە ببینی بەشێکی دیکە هەیە لە نێو پارچەکانی گۆشتی ئاژەڵا جگەرە جگەریش دەوترێت سوودی زۆری هەیە و بەتایبەت خانمانی دوویکان زۆر ڕێنمایی دەکرێت لەو فترێدا جگەر زوو بخۆن چه سوودێکی هەیە جگەریش کەنزیەکە باشە گەنجینەیەکە لە سوودەکان تەمان هەچی وەکو ئەوەی باسم کرد ئاسنە بە تایبەت ئاسن ئافرەتی دووجان مەشاکلی چی هەیە عادەتەن مەشاکلی ئاسنی هەیە بەڵاستی کەم خوێنی هەیە بەڵام ئیسە باسیەکەین ئەمە وەرخاسڵەمە گرنگە بەڕاستی ڤیتامین ڤیتامینەکانی تایە کە باسمان چکە بەشێکە لە گۆشتەکان هەمووی ئەوانەی کە باسمان کردنەمووی تایە بەڕاستی و ڤیتامینەکانی تایە لە زمنی فۆلیک ئەسید چکە ئافرەتی دووجانیش گرنگە لە فۆلیک ئەسیددا بەڵام لەو ئەبێ ئاگدار بین ئافرەتی ڤیتامین ئەی نابێ چکە زۆری تایە بەڕاستی لە هینایە لە جگەرا هەیە و لە گۆشتیشا هەیە بەڕاستی نابێ زیادە ڕەوی بکرێت لە جگەرا بۆ ئافرەتی دووجان نابێ زیادە ڕەوی تیاکرێت دکتۆر جان هەمیشە گۆشتە خۆین یاخود کەباب خۆین زۆر حەزمان لێیە چایەکی شیرین بە دوایە بدانێ نازانم لە نێو کولتوری ئێمەیان وڵاتی کەشوێنی کەژەیە پێویستە گۆشت لەگەڵ چیا بخورێت یاخود دوای خواردنی گۆشت چی بخورێت پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی مۆزوعی چا طبعا تر کەباب بێیانەوە تا گۆشت بێیانەوە تا جگەر بێ ئێمە باشی کەسێکی تەندروست دەکەین بەڕاستی تۆ ئەو هەموو سوودەیە هەیە لە ناو ئەو گۆشتەیە باشە بۆ ئەوەی هەموو سوودەیە وەرگری بە تایبەت ئاسن و کانزاکانی تریشکە لە ناو گۆشتە هەیە باشوانیە چا بەڕاستی ئەمە توێژینەوەکان ئەڵێت طبعا توێژینەوەکان ئەڵێتین ماوەسە ئەو ئاسنەی کە لە گۆشتە هەیە ئەگەر چایەک بە دوایە بخۆی چایەک بە دوای گۆشتا بیخۆی لە 150 ئاسنەکە هەزم ناکرێت هەرس ناکرێت ئەمە ئەگەر بێت و سەرچاوەی بۆ با بڵێن پرۆتینەکە با بڵێن ئەو پرۆتینە لە ئاژەڵ بێواتە لە گۆشت بێ بەڵام ئەگەر سەرچاو مثلەن نیسکە خۆی نیسکیش ئاسنی تایە نۆکە خۆی باشە ئەو بینانی تر ئەگەر چایە بە دوایە بخۆی لە 100 هەندێک توێژینەوە لە 100 ئاسنەکەی نایڵێ هەڵبژێ تەسەوڕەکەی یعنی ئەگەر گۆشت بێ لە 150 هەزمکردنی هەڵبژینی ئاسنەکە کەمە بێتەوە چونکە مادەیەکی تایە گارلێکەکە لەگەڵ با بڵێن ئاسنا و نایڵی هەڵبژێ بەڕاستی باشە ئەمە خاڵێک لە مەوزوعی چا مۆزوعی بەڵام لەگەڵ چی ترا بخورێت ئافرین ئەوە گرنگە بەڕاستی ئێمە باسمان کردماوە سا گۆشت لە زمنی سفرەی تەندروستە لە زمنی بەرنامەی لە شتاقیە ماوەسام بە بەرنامەی لە شتاقیەکە وەکووتمان بناماکانی لە شتاقی خەوێکی تەندروستە وەرزشە بە بەردەوام ناوکووتمان و لەگەڵ حاڵەتی بار و دەرونی باشە و لەگەڵ خۆراکە لەم خۆراکەیە کە باسمان کرد مەوزوعی چی هەیە مەوزوعی خودی خۆی خۆراک باشە کە لە سفرەی تەندروستە لە زمنی سفرەی تەندروستایە ڕاستە گۆشت هەیە خودی خۆی گۆشت هەیە بەڵام زۆر گرنگە ینی ئەمەیە مەسەجەیە بگەێنم بەڕاستی ئەوەی گرنگە لەگەڵ گۆشتا سەوزەیەکی زۆر بخورێت بۆ ئەوەی تۆ ئەم هەموو نیعمەتەی کە لە گۆشتا هەیە تۆ دوو ئەوەندەی لێ بکەیت سێ ئەوەندەی لێ بکەیت وە زەرەری گۆشتەکەیش کەم بێتەوە ئەو شتانەی کە لە گۆشتا هەیە بێتە کەمکردنەوەی زەرەرەکانی ئەبێ لەگەڵ گۆشتا یەکەم خاڵ یەکەم ئەبێ لەگەڵ چیا بخورێت لەگەڵ سەوزەیە بخورێت خاڵی دووەم واتە سەوزە لەگەڵ یا بخورێ یەک
نیعمەتەکانی زیاترەکە ئەوەندە دووقات و سێقاتی لەگەڵ لایچکە پێکاتەکانی سەوزە زۆری تایە باشە خودی خۆی سەوزە بەرنمەیەکی زۆرە بەڕاستی ئەمە نیعمەتەکانی ئەوەندە زیاترەکە و لەگەڵ ئەوەی شایە تەندروست زیادەکانی زەرمەنەکانی گۆشتەکە کەمەکاتەوە خاڵیەکە خاڵێکی ترکە زۆر گرنگە لەگەڵ گۆشت لەگەڵ چیا بخورێ لەگەڵ با بڵین باشتر وایە هەندێک با بڵین کە با بڵین بەهارات و با بڵین ئیزافی پێوە بکرێت بۆیە باش وایە بەهارات ئیزافە بکرێتە ناو گۆشتەکە بۆ ئەوەی بۆچی بەهاراتەکە ئیسفادەکەی چییە؟ ئیسفادەکەی لەوەیە کە زەرەرەکانی گۆشتەکە کەمەکات لە ضمنی ئەو بەهاراتانەی کە توێژینەوەکان لەسەرەتی کە ئیزافە بکرێت زۆر باشە زەنجەبیلە مەسەلەن بۆ نمونە زەنجەبیل بخۆیتە نایەوە هەم تامەکەی خۆشترەکەی بۆ نمونە هەم تامێوێ ئیتر زەنجەبیل بێ مەسەلەن ئیکلیل جەبەل بێ ڕۆیماگە کە پێوەڵین ڕۆزماریە یان ئەو بەهاراتانەی ترکە ئیزافە ئەکرێتە سەر گۆشتەکە بەڕاستی زۆر ئیسفادەی هەیە یەک تامێکی خۆشترەدا بە گۆشتەکە دووهەم زەرەرەکانیشی کەمەکان زۆر باشە دکتۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی کە گۆشت بەکارێن چۆن بەکاری بێنی لە کۆتاییدا بە کورتی پێمان بڵێت کۆتاییدا یەکەم گۆشت نیعمەتێکی گەورەیە با بڵین مەمان بیخورێ کەنزێکە لە پێکاتەکانی لە سوودە باشە بەڵام زیادە ڕەوی لە گۆشتەمەنیەکانە نەکرێت بە تایبەت مرۆڤ بەبێ عاقڵ بێ مۆزوعی گۆشتە پرۆسسکراوەکانە ئاگاداری پرۆسسکراوەکان بێت کە کەم بخوا لەگەڵیایە دووهەم ئەگەر گۆشتە خوا سەوزەی لەگەڵا بخۆی زۆر باشە سێهێم ئەگەر گۆشتە خوار وەرزشکەی لەگەڵایە باشە حاڵی دەرونی و باشتر بێ و لەگەڵایە دڵنیام ئینشاءڵڵا بەو شێوازە باسی وەرزشە شتێکم بیرکەوتەوە زۆر جار باز لەوە دەکرێت گۆشتە بخۆنیان کەبابێ بخۆین زۆر گرنگە بجوڵین لەسەری ئەنی کەسێک گەلانی وەرشەوانیش نەبێت بەڵام دانە نیشین تۆزێک جوڵەیە بکەین بڕۆین بە ڕێگەیە دوای خواردنی گۆشت بۆ خۆی مەکاریگەریە بێ بەزەبت نەکدە دوای خواردنی گۆشت دوای هەموو خواردنێک باش وایە تۆ ئەو خواردنەیە بەکاربێنی باشە لە شایە زووتر چووکات وەکو وتمان وەرزش دروستکردنی ماسوولکەیە وەرزش جوڵە بەڕاستی گرنگە بۆ لەش بۆیە دوای خواردنی گۆشت و دوای هەموو ژەمە خواردنەکان باش وایە وەرزش زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد جەباری سپۆری کلینیکی خۆراکی سپاس بۆم دەرفەتە لازان خۆشەویستانمان دووبارە هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت ئینشاءڵڵا ئێوەش هەموو لایەکتان سوودمەند بن لەم بابەتە گرنگە لەم تەوەرە گرنگەمان تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ